یەک دقیقە یەک دقیقە یەک دقیقە ئەلەو جان بەڵێ کاک دەڕۆم باشی جان زۆر سپاس بۆ نێڵێ کاک دەڕۆم دەمناسیەوە نەوەڵا ناناس چی جەنابێت پێس کردوین دەنگم ناناسیەوە من چیە جانەکەم ناو ناسمەوە دەنگێت لە کۆبوونەوەم ئەگەر عەزێر نەبێ خۆت بناسەنی و ئەتوێ چی بڵێ فەرموو با لە قسمەتدا کاک دەڕۆم نامناسیەوە یعنی چۆن لە کۆبوونەوەی بۆ ئەگەر مەبەست بێ ئەم نامناسیەوە بەس ئافی دڵێم چی تەوێت بە قوربان تو ێستا تەلەفۆنێک کردو ئیمتیحانم کە یان تەلەفۆنێک بۆچی هیچ یعنی قسە بکەم تەلەفۆن بۆ بکەم لەسەر بابەتێک بەڵام تو ئاوا بەسەر ناسام یعنی نازانم چی بڵێم جانەکەم نازانم من تو ێستا تۆ مەتەڵاڵی مەتەڵە تخوا بگورن چی تەوێستا جانەکەم با لە خزمەتا بم من ناو ناسم جان تخوا بێت تعلیق یعنی مەتەڵی چی من تەلەفۆن بۆ تۆ کردو دەکەی ئێستا قساکەی بۆچی تەلەفۆنێک کردو یا دایخەمەوە جانەکەم بابەتێکە لەمێ باسی کەم بەڵام تۆ بەنەوەی قسە ئەەکەی لەگەڵم یعنی من تانم بڵێم جانەکەم ئێستا من چی بڵێم یعنی چۆنە جان من لە کۆبوونیان تەلەفۆنێ بۆکەم و باشە بە قوربان کەی ویستە قسە بکەی و کاتە تەلەفۆن بەڵێ 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 بەرحاڵ سڵاو ئەوەی کە بینیتان درامایەک بوو خۆمان دروستمان کردووە بەڵام دیاردەی ناڕۆشنبیری هەرێکێکمان لە بەکارهێنانی تەلەفۆنە دیاردەیەکی زەقە ئەوەش نمونونەکەی بوو یعنی هەندێک جار بەڕێزێک کە تەلەفۆنێ بۆکە لە حاڵەتی خۆیەوە خۆی بە ریلێکسی ڕەنگە لەبەر سپلیتا بێ بۆ خۆی مێشکی ساڵ ئیتر حسابی ئەوە ناکە کە تۆ لەکوێیت و تۆ چۆن چۆنی جوابیتەوە دیاردەیەم جاری دەروون و دیاردە باز لەم دیاردەیەکەین کە هیچمان نازانین وەک پێویست زۆر بەمان وەک پێویست نازانین مۆبایل بەکاربێنین نازانین قسە بکەین وەک بۆی کە گوێتان لێکرد یعنی سەیرەکەی تەلەفۆنێ بۆکە بەبێ ڕەچاویەوە کات تۆ لەکوێی سڵاوە لێەکە مەتەڵە لێ پرسێت تۆ بۆ نامناسی ئەگەر تۆ من نازان فلان بوومایە ئەو ناسیم ئەگەر نازان چی بۆ ئەم ناسیم بەرحاڵ دیاردەی دەروون و دیاردەیەم جارە ناڕۆشنبیری تاچی کووردە بەرامبەر بەکارهێنانی تەلەفۆن دوا بە دوای ئەم درامایی کە دروستمان کرد لەگەڵ میوانەکان ماچمە ستۆدیۆ درێژە بە بەرنامەکان دووبارە سڵاو دووبارەی ئەوە ناکەمەوە کە کردمان بەڵام ڕەنگە زۆر کەس بڵێ ئەم دیاردەی کە ئێوە باسیەکەن دیاردەیەکی زۆر زۆر بچووکە و یەک دنیا گرفت و کێشەی گەورەتر هەیە لە وڵاتە بەڵام ئەم دیاردە وردانە ئەو دیاردەیە کە بەرتاک بە تاکمانەکەی ڕۆژانە و چارەسەرکردنیشی تەنها لە دەستی خۆمانە گریمان لایانی حکوومەت لایانی بەرپرس لە وڵاتە لە دەیان و سەدان سێکتەرە گەندەڵی هەیە لە دایان و سەدان سێکتەرا وەکو پێویست ئیش ناکرێ بەڵام با ئێمە جارێ خەریکی دروستکردنی کارکتەری خۆمان بین بە خۆشحاڵیەوە بە میوانناری یوسف عوسمان پسپۆری دەرونی بەخێر بێ زۆر زۆر ئاسێتە کێشا و زۆر خۆشحاڵم هەست بەرنامەیەک جەنابەت بەشداربی لەگەڵمانە زۆر سپاس بە پێسترە بێ بەڕاستی سپاس دەکەم هەر کە کێشە قوربانە بن تاوان حەمەخان وەک خاوەنکار بەشدارە لەم بەرنامەیە و هەڵبەتە دوایەوەی کە بە دوواداچوونمان کرد لە ڕێی سۆشیال میدیای خۆتەوە قسە و باسی لەسەر ئەم دیاردەیە هەیە و کاک بڵند نەورەس ئەتوانم بڵێم کەسایەتێکی ئەکادیمی و جەنابیشت زۆر قسە و باس و زۆر نووسینت هەیە لەسەر ئەم دیاردەی ئێمە باسیەکەین هیوادارم هەمومان هاوڕێیانە گفتوگویەکی ئەم دیاردەیە بکەین بەرەو چارەسەری کۆمەڵایەتی فەرموو دکتۆر با ئەو قسەیەکم کردیانی لە پێشا قسەیەکم کردوتم ئەهێنێ ئێمە لەسەر ئەم دیاردەیە بەرنامەیەک دروستکەین ئاوە من ئەو بەرنامە سەرتا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ هەمویان من ئەو بەرنمەیەم زۆر زۆر پێ باشە و زۆریش زەرورە تۆ قسە لەسەر و بابەتەیە بکەیت کە ئەمە نەخۆشیەکی ڕەفتاریە چۆن ئێمە کورد هەژارین لە ئەتەکێت یعنی ناتوانین ئەتەکێت لە هەموو شتەکان بەکاربێنین بە تایبەتی لە کاتی پەیوەندی کردنە بۆیە ئەم بەرنمەیە زۆر زۆر زەرورە چۆن ئێمە بتوانین جارێکتر خۆمان ڕەفتارەکانی خۆمان ڕێخەینەوە چۆن بتوانین پەیوەندی دروست بە کەسی بەرامبەر بکەین
ئێمە تەواصل کۆمونیکیشنمان زۆر لاوازە لەگەڵ ئەو کەسێکە لە بەرامبەریان بەپێی هەندێک دراسات ینی ئەوەی کە توێژینەوە لەسەر پەیوەندیکردن کراوە ترچ لە ڕێگای سوۆسیال میدیاوە بێت چ لە ڕێگای ماسنجەرەوە چ لە ڕێگای مۆبایلەوە بێ کورد تووشی نەخۆشیەکی ڕفتاری هاتووە ناتوانێت بە شێوازێکی دروست بەکاربێنێ هەر تاکێکی کورد ڕۆژانە نزیکەی 4 سعات بەسەرەوە بەرامبەر سوۆسیال میدیا بەکاری دەهێنێت و هەر کەسێکی ترە ڕۆژانە زیاتر 30 تەلەفۆن دەکات و هەر تەلەفۆنێکیشی لە 5 دقە بەسەرەوە بۆ نمونە ئیشێکی بچووکی هەیە ڕەنگە نیو خولەک بتوانێت پەیامەکەی خۆی بگەێنێ ئەمەە پێچ و پەنای بۆ دێنێتەوە شتی بۆ دێنێتەوە لە 5 دقە زیاترە بێت بەپێی بایۆلۆجی ئینسان مێشکی ئینسان خانەکانی مێشی ئینسان و گوێیەکانی ئینسان توانای وەرگرتنی شەپۆلی کەهرومغناتیسی بۆ یەک خولەکەیە لە یەک خولەک زیاترە بێتە لە ڕووی تەندروستیشەوە لە ڕووی تەندروستی مێشک لە ڕووی تەندروستی ڕاستەکە ینی هەندێک جار کاک بڵند تاڤەنخەنێنی برادێک تەلەفۆنێ بۆکە تەنها بۆ پێتەڵێ کوردستان 24 لەکوێ هەر ئەمەنەیە قسەکە تۆڵی کاکە لە فلان شوێنە تەنیشت فلان شوێنە دەردی جەناب تەڵی 10 دقە کاتە کوژێ ئەی چۆن ئەی جا دەقیرەک ئەی ئۆخریۆشن ینی فعلا وانە تۆ بەس عنوانێکە لێ پرسیارکە لێکە چۆنی باشی وەزە چۆنە تۆ کامەیانی ئەوەی هەیە ئەو بەرنامەکەی هەیە ئەڵێ شوێنتان لەکوێوە کەی بێم ئەم هەموو پرسیار و هەموو شتانە دەکات ڕەنگە بەیەک مەسجێک وەڵام داتەوە ئێستا زانی لە وڵاتانەوە هەڵمەتێکی زۆر گەورەی هەڵمەتێکی هۆشیاری لەوەیە کە کەمترین شت مۆبایل بەکاربێن تەنها بە مەسج و بەڕیسالە هەموو پەیامەکان دەگەینن بە یەکترە بەڵام کابراک دانیشتووە لە کافتریا لە میوانداریە لە شوێنەکە دانیشتووە پێڵێ ئەڵێ کاکە من لە مزگەوتم ئەڵێ کاکە لە میوانداریم نیو سعات قسەت بۆ دەکا ئەمانە چێ هاتووە چیەکەی ئەی بەیانی هەموو حکاتەکەت بۆ دەجێڕێتەوە ئەمە یەکێکە لەو خاڵانە کە ڕەنگە بەپێی پێوەری دەروونزانی بچێتە سەر نەخۆشی ڕفتاری نەخۆشی سلوکی بۆیە ناتوانێت لێی دەرباز بێ تۆ ئەگەر 4 کاتژمێر بە دیار سوۆسیال میدیاوە بیتە سەر و 30 تەلەفۆن بکەیت و هەر تەلەفۆنێک 5 دقە بێ ڕێگنیەوەی عمرێکا بە تاکیت 150 دقە تۆ بەس تەلەفۆن یان لەگەڵ خەڵکاکەی یان بۆ ئێستا دیاردەیەکی تریشەیە بەڕاستی هەڵبەتە بەشێک لە کۆمپانیەکانی پەیوەندی لە کوردستانە ژمارەی فریان دروست کردووە یعنی ئێستا من هەر بۆ خۆم تووشی تەشەنوژم لەگەڵ ئەو ژمارە لەگەڵ ئەوەت بۆیە چکەیتر بە خۆڕاییە بە ئارەزووی دڵی خۆی حسابی شتێک بۆ تۆ ناکە نوک بۆ و قسە ئەکە ئاڵێ خەمن نەبێت تەلەفۆنەکەی فریە قسە خۆ گوێ من فرینە بەڵام سەحەتی خۆت سەحەتی خۆم فرینە ئەمە فری نییە کاتەکەت فری نییە تو آخر کاتەکە هی خۆت نییە هی منداڵەکەتە هی ئیشەکەتە هی ئیسراحەتی خۆتە دانیشتووە 12 شەو باسی حکایەتی بۆ دەکاڵێ جێمە دەرەکاتەکەم فریە ئەمە وەکو کورد وەک دەڵێڵێ کاکەی خۆت نیە کادینەکەی خۆتە کاکە تاڤانخان تۆکو خانمێک مەسەلەن ئەگەر کەسێک زیاتر لە تەلەفۆنێکی بۆ بکات تووشی ڕق نابی جوابیتەوە چۆنی مامەڵاکە ینی جاری وایە هەندێک هەمومان بەرئەواکەین ینی سیرەکەی لە ماوەی 2 دقە 20 تەلەفۆنێ بۆکە ینی هەر لە خۆی تووشی ڕقەبی ینی چۆنی سەریە و مامەڵایەکە یان جۆکو خانمێک چۆنی وەڵامی ئەو جۆرە پەیوەندیاناییتەوە بانە لە مۆکو خانمێکاک دەروونەکو ئینسانێک هەمومان ئیش و کارمان هەیە ڕۆژانە مەشغوڵین بە ژیانی خۆمانەوە بە ئیش و کاری خۆمانەوە هەر معقول نیانی کە تۆ 20 تەلەفۆنە لەسەرێک بۆ بێت یاڵی دەردی خۆت وتە کارەساتێک ڕوویاوە یەکێ مردووە یەکە شتێکی بەسەر هاتووە یان ئەگەر ضروری نەبێ بۆ دەرەجێ پێویست ناکە 20 تەلەفۆنە بۆ بێ من ڕۆژێکان تووشی ڕخنێکی زۆر بوومەوە لەسەرەوەی پۆستێکم کرد لەسەر فەیسبووکی خۆم خەڵک مەسجە بۆ نێرێ هەرە نووسێ سڵاو تا ئاخر پێڵی سەرچاوە لە سڵاو هەڕێڵیتەوە سەرچاو ئەڵێتەوە سڵاو ئێکاکە گیان تۆ مەسجە نردووە بێ هەدەفێکە هەبە لە نردنی مەسجەکە و ئەتوێت چی بڵێ بە من ئەوەی ئەتوێ بیڵێ دوای سڵاوەکە تێکسەر مەسجەکەی خۆت بگەێنە نەک تۆ هەر بەردەوام بیتەوە لەسەروی سڵاو من تابانی بڵێمەوە سەرچاو تۆ بڵێ شتێکی تریشەیە ئەنی کاک بڵێ شتێکی ترێ تەلەفۆنێ بۆکە ئەڵێ کاکە چی هەیە چی نییە یعنی بڕوان پێ بکە چی هەیە چی نییە ڕەنگە بە 10 ساڵ جواب نەیرێتەوە چی هەبێ پێی بڵیت و چیش نەبێ هەر پێی بڵێ کۆمپیوتەرەکە لەسەری خۆی ئەزانی با ئێمە تۆزێ وردیکەینە ئەم مەوزوعە ئەمە گەڕێتەوە سەر ئەوەی کەسی پەیوەندی کرد
باشە لە ژینگەی خۆیەوە سێری ژینگەی تۆکە کە ئەمە کارەساتە بەسەراحەت ڕاست یعنی من کەسێکم لە ژینگەیەکی تایبەتی خۆمە ئەژی و چوارچێوەیەکم هەیە و نەمەڵێکم هەیە لە ژیانی خۆمە ناکرێ من ئەم جۆری ژیانی خۆم بچەسپێنم بەسەر تۆیە و فەرزی کەم بەسەر تۆیە کاتێک کە تەلەفۆنێک بۆ تۆ کە بیان پەیوەندیەکە بۆکەم خۆی پەیوەندی کۆمەڵێک شێوەی هەیە ینی پەیوەندی کەسی پەیوەندی گشتیمان هەیە پەیوەندی ڕاستەوخۆمان هەیە پەیوەندی ناڕاستەوخۆمان هەیە ئەمانە هەموو بۆ ینی ئامرازێکن بۆ ئەوەی کە بتوانم من کە وەکو پەیوەندی پامێکم هەیە لە ڕێگەی ئامرازێک و بیگەێنم بە تۆ بەکارهێنانی ئەم ئامرازە زۆر ینی سروشتیە بەکارهێنانەکەی بۆ هەموو کەسێکیش فراهەمە بەڵام ئێمە کێشەمان لەسەر ئەتەکێتی شێوازی بەکارهێنانی ئەم ئامرازە هەیە مەسەرەن من کە تەلەفۆن بۆ تۆەکەم عروف وایە ئوسوڵ وایە ئەگەر سێ جۆر پەیوەندی هەیە پەیوەندییان ئەوەیە کە من تۆ ناناسم ینی یەکەم سەرەتایە یەکەم جارمە تەلەفۆنت بۆکەم باشە مەفروض وایە من نامەیەک پێشوەخت بۆ تۆ برێن خۆم بناسێنم من فڵان کەسم ئەمەی بۆ فڵان ئیش پەیوەندی بە جەناب تۆ بکەم ئەمە پێم وا بێم قسەی جەناب دێکی هەر لەناو ئیتیکی ینی بەکارهێنانی لەناو ئیتیکی مرۆڤایەتی هەیە ینی تۆ چۆن ئەتوانی کەسێکی جیاواز بی لەگەڵ کەسێکی ترە هەڕاستە ینی ئەگەر من و تۆ ببوورە پێشتە بڕ ینی ئەگەر من و تۆ لە کۆفیەکی ژێکتری ببینین هەر کە تەوقاکەی ینی ڕخسەتێکە بێ ڕخسەتێک وەرەگریت و خۆتە ناسێنی من دەروونم جەنابیشت خۆتە ناسێنی ئەمە چ جای بە تەلەفۆن ئەمە جانبێکی جۆرێکی تریان ئەوەیە کە پەیوەندی کەسێ من و تۆ یەکتریان ناسین تەلە پەیوەندی بۆ یەکتریەکەین لەوێشە ئەبێ پێگە و شوێن و کاتەکان دەستنیشان بکریانی من لە چ کاتێکات پەیوەندی بە تۆکەم ڕەنگە ئێمە با تۆزە سەریح بین ئەگەر مەوزوعی هاوڕێتی بلێبەریتە دەرێ ڕەنگە ئەو ینی ئەم شتانە نەیگرێتەوە بە تایبەتی چکە دوو هاوڕێن لەوانەیە ڕاست جوەرێکی تریان ئەوەیە کە مەسەن پەیوەندیەکەت بۆیت بە هەڵا مەسەرە منەمێ تەلەفۆن بۆ تافانخان بکەم بەڵام بۆ تۆ یەکەم بە هەڵا یعنی ئەم جۆرە پەیوەندیە کە من جەنابەت هەڵی ئەگری من ئەبێ ئێستعدادی ئەوم تیابێت کە من ڕەنگە ئەم مۆبایلە ئەگەر جەنابیشینێ بە بەدەست کەسێکی ترەوە بە بەدەست براکەوە بە بەدەست خوشکیەوە باوکی دایکەوە بێ یعنی هەندێک سەرەتای قسەکردن لە سڵاوێکە و دەست پێ بکە لە خۆناسینێکە و دەست پێ بکە ینی مەفروض ئەمە ببێ بە عورف یعنی شتێکە ئێمە تقریبا نزیکی ینی دایان کێشەی لێکەوتوتەوە هەندێک جار مەسەلەن من ڕەنگە من و تۆ جۆرێک لە تەنز و سوعبەت هەبێ لە بینمان لەگەڵ مۆبایلەکە جواب لەگەڵ تۆ مۆبایلەکە هەڵەگیرێ من یەکسەر بە سوعبەتەکە دەست پێ یەکەم ڕەنگە تۆ خێزانەکە و جواباتەوە یان خوشکێکە جواباتەوە بە پێچوانەوە خوشکێک بێ براکەی جواباتەوە یان من یەک شتی سەریحت پێ بڵێم ینی با ئێمە شتەکە تۆ زێ بیکەین بە نمونەی واقعی ئێمە گروپمان هەیە لە واتساپ کۆمەڵە برادەرین باش یعنی ئێمە برادێکمان هەیە بڕوان پێ بکە کە ڤۆیس بنێرێ یان ئەگەر ڤیدیۆیەک بنێرێ لە شوێنی ئاوانایکەینەوە چ جای ئەمە تەلەفۆن کا مەسەن کەسێکی تر تۆ مۆبایلەکەی تۆ هەڵگرێیان یعنی سلوکی تەبعی لەگەڵ ئێمە ئاوا هەیە جا من مەبەستەکەم ئەوێ ناکرێ ئەم تەبع ئەم سلوکەی خۆت بگوازیتەوە بۆ خەڵکی بەرامبەر دوایەوە نقطەیەک هەیە زۆر گرنگە ئەمە ئیشارەتی پێمەم یعنی لە ئەتەکێتی پەیوەندیکردنە وەخت هەیە کات هەیە یعنی معقول نییە تۆ حوتی بەیانی تەلەفۆن بۆ من بکەی معقول نییە لە نیوەڕۆ سەعات دوی نیوەڕۆ کاتی ناخواردنەوە من خۆم یەکێکم لەو کەسانی مشکلی بەیانیانم هەیە هەر یعنی زۆربەی برادەرەکانم نەبێت تۆ زەگراشکا و هاوڕێیانە بین یعنی مشکلی خەوی بەیانیانم هەیە من هەر بەگشتی بەڵام حەزەکەی شەو هەتا یعنی حوتی بەیانی بۆ تەکاڵێ و هەڵ نەساوی یعنی نەوەڵاڵ نەسام یعنی ڕقسەکەی توێ لە واقعی حاڵی خۆیەوە فەرزیەکە بەسەر تۆشە ئەو خۆی هەستاوە ڕەنگە چوزانم لە سەفرەیەک بێ لە شوێنێک بیتر پێی ئەوەیە پاشان ئەوانی کە لە کارن مەسەرەن پەیوەندی کار من پەیوەندی بە تۆکەم تۆ لە مؤسسەیەکی لە کۆمپانیایەکی لە حکوومەتی لە دامەزراوەیەکی زۆر گرنگە کە من عیلاقەیەک ینی پەیوەندیەکی کەسایەتی شمڕانێ هەبێ لەگەڵ تۆیە بەڵام بێ من خصوصەتی تۆ بپارێزم لە چییە؟ تۆ کەسێکی بەیانێکی تەداوام هەتاکو نیوەڕۆ هەتا دوای نیوەڕۆ ئەم کاتە کاتی ئیشی تۆیە ناکرێ من سەعای 11 شەو تەلەفۆن بۆ تۆ بکەم بڵێم وەڵای من ئیشەکەم هەبوو یان چیتان لە ئیشەکەم کرد ئەی تۆ خصوصەتی کەسێکلاوانێ لەبەر ڕێزی خۆی وەڵامە دباتەوە بەڵام احتیرام و سنگ دابنێن بۆ کەسایەتی خەڵکیش لەوە دەستخۆش دکتۆرێک پاکێجمان دروست کردووە لەسەر ئەم دیاردەیە بەگشتی لەسەر با بڵین بە دیوە ئەکادیم و دیوە عیلمەکەی ئەم دیاردەی ئێمە باسیەکەن با بینەربین فەرموو. لە کاتی هاتنی هەر ئامێرێک و دەستکەوتێکی تەکنەلۆژیا و زانستی لە جیهان شێواز و ئەتەکێتی بەکارهێنان و پەیوەندی نێوان مرۆڤ و ئامێرەکە و
ڕەفتاری مرۆڤەکان لەگەڵ یەکتری لە ڕێگەی ئامێرەوە جێگەی بایەخ و گرنگی پێدانە. ئەو ناو و شەو زاراوانەی لە ڕێگەی ئامێرەکەەوە دێنە ناو ژیانی کۆمەڵایەتی کاریگەریان لەسەر هەڵسوکەوتی تاکەکان هەیە. قسەکردن بە تەلەفۆن نۆرماڵ بێت یان موبایل لە ماڵەوە بێت یان لەسەر کار چەندین ڕێسا و هەڵسوکەوتی تایبەتی هەیە. بەڵام لە کۆمەلگای کوردیدا تا ئێستا زۆر بە کەمی لە کاتی پەیوەندی تەلەفۆنەکاندا ئەتەکێتی پەیوەندیکردن ڕەچاو دەکرێت. ئایا ڕچاوی گونجاوی شوێنی پەیوەندیەکان دەکرێت؟ زۆر جار لە کاتی پەیوەندیەکاندا تەنها بۆ یەکتر ناسینیەک کاتێکی زۆر بەفیڕۆ دەچێت. جیالەوەی کە زمان و شێوازی قسەکردنی وەڵامدانەوە زۆر بێ ئەتەکیەتانەیە. هەروەها زۆر جاریش بەهۆی تەلەفۆنەکانەوە گرفتی کۆمەڵایەتی دروست دەبێت. وەڵامدانەوەی تەلەفۆن و ئەتەکێتی قسەکردن چەندین ڕێسای تایبەتی هەیە کە گرنگترینیان ئەمانن. نابێت بە دەنگی بەرز وەڵامی پەیوەندیەکان بدرێتەوە، چونکە دەنگی بەرزوا دەکات کەسی بەرامبەر بە باشی گوێبیستی وشەکان نەبێت. نابێت لە شوێنە گشتەکان باسی کاروباری تایبەت بکرێت، بەڵام لە کوردستان بێگوێدانە شوێنی ئەو کەسەی پەیوەندی پێوە دەکرێت باسی کاروباری تایبەتی لەگەڵدا دەکرێت. ئەلو وشەیەکی جیهانیە، بەڵام لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا کاتێک کەسێک وڵامی پەیوەندیەکە دەداتەوە یەکەم وشەی ئەوەیە ناوی خۆی دەڵێت. لە یابان بۆ وەڵامدانەوەی پەیوەندی یەکەم وشەیان دەڵێن من ئامادەم، بەڵام لە کوردستان هەر کەسە و بە جۆرێک لەکوێیت کوی ئەسسەلام عەلەیکوم باشی ئامۆزا خوارزە چاومانی بەشێک لە پەیوەندیەکان پاش تکایەکی زۆر ئەو کات ناوی خۆی دەڵێت. دەست خۆش جوان کاگەرش تەوزیفی حاڵەتەکەی کرد بۆ ڕاستەکەیانیان دێجار تەلەفۆنی بۆ کاڵێ پورزاجان چۆنی توازانی بەڕاست پورزایەکدا ینی تەلەفۆنەکە ینی ئەم موشانە پێم وا بێت لە دنیاە سابت کراوە ینی چوزانم ینی زۆربەی ئینگلیزی ئەمە لە فیلمەکانی شاکەی بینین ینی لەگەڵ هەڵیەگریاڵێ دەروونم ینی فەرموو بۆ کۆی کە باسی کرد مەسەن لە یابان هەر ئاماژەی پیاڵێ من ئامادەم بۆ قسەکردن فەرموو. با من یەک ئەوە باسکەم ینی دکتۆر من حەز ناکەم ینی ئێستا دیاردەکەوا لێ بکەین بیبەستینەوە بە هاتنی مۆبایلەوە هاتنی مۆبایل نزیکی 20 ساڵە لە کوردستانە هەیە بەڕاستی، بەڵام نزیکی 50 ساڵ ئەگەر زیاتریش بێ پێم وابێ نۆرمال بەگشتی ینی تەلەفۆنی نۆرمال هەبوو ینی سەیرەکەی هەمومان ئەو دیار من حەزەکەم بە زمانێکی زۆر خۆمانە و بازاڕی ئەو قسە بکەین بۆی کە دیاردەکە بگایانی سەیرەکەی 30 ساڵ پێش ئێستا سەعات 2 شەو تەلەفۆنێ بۆ کرات بژنی پیر ینی هەموو جەرەسی جاران چەند ئەوە بوو ینی چەند گەورە بوو هەڵتەگر 2 شەو ئەو فەرموو ینی ئەمە تەنزێکە کە هەمومان بەریکەوتون بۆیە باسیەکەم مەسەلەن پێوتی چۆنی کاکە ئەو کاتە کەشفشتیش نەبوو نەتەزانی سەرچاوم ئەوە نەخەوتوی نەوەڵا فەرموو دەباشە میزەکە و بکە بخەوە ینی ئەمە ببوو بە دیاردەیەک خەڵک وای لێ هاو شەوان هەر وارەکەی دەرێنان ینی لەبەر ئەم قسەیە. دکتۆر چێژوەرگرتنی خەڵک لەم شتە چییە ینی چێژوەرگرتن چیە لەوەی تۆی 2 شەو تەلەفۆنێ بۆ کا ئیسیفزازی دنیا وکە ئەنی داشێ خاتەوە بەسەرتا کۆی گشتی قسەکانت ئەوە گەێنێت کە چێژوەرگرتن ئەچێتەوە خانەی سادیزم بۆی کە تۆ کەسێک ئازارە دەی چێژ وەردەگریان کەسێک تۆ ڕاکەیت چێژ لەوە وەردەگریت بۆیە ئینسان لەو ئەتەکێتە زۆر ناتوانێت کەسی بەرامبەر ئازار نەدا. تۆ هەتا لە مەکتەبیش هەتا لە زانکۆشە پەروەردە ئەڵێ تۆ ئەو کەسە بەناوی خۆیەوە بانکە وەکو خۆی نیشانێکی پێی مەڵێ کراس دەردەوەی قەمسەڵی لەبەرە فلان کەس تۆ ئەمەی پێمەڵێ بەناوی خۆیەوە بانجیکە کاتێک کە تۆ بەناوی خۆی بانجیکە شانەت پێوەکە کاتێک کە تۆ ناوی خۆتەڵە یەکسەر تەلەفۆنەکەی ئەڵێ من فلان کەسم تکا دەکەم ئەمریکا ئەمە ینی یەکێکە لەو ئەتەکێتانە بەڵام بەداخەوە زۆر جار هەیە هەتا لە تەلەفۆنی کۆنیش ئەو قەدیمیش زۆر کەسە بۆ تەلەفۆنە کێشەی لەسەر دروستە بوو ئەچوو لە بازار تەلەفۆنی عمومی هەبوو لێدا تەلەفۆنی پارەی خستە ناوی و تەلەفۆنی کرد و خەڵکەی استیفزازە کرد و یان قسەیەکی دەکرد ئەم کێشەی کە لە ناو ئێمە هەیەتە کێشەیەکی کۆنە ئەگرێتەوە سەر ئەو پەیوەندی تاکێکی کورد نەیتوانیوە پەیوەندیەکی دروست بکە بۆ نمونە هەتا لە شتی ترەوە تۆ لە ماڵ خۆت دانیشتوی ئەزانی وەختەکەی درەنگە بە کراس و بیجامە یان بە هەر شتێکی تر سراحەتی خۆت کردووە لە جەرەسیادا ئەڵێ 1 دقەیشم پێێتە دانیشە 1 ساعت ڕدەگرێت لەبەر دەرگا هەموو حکایەتەکەت بۆ دەکە ئەوە هاتوو بەس پرسیارێکە لێ بکە یان فایلەکە تەسلیم کە هەتا لە ماڵەوەش ئەوە ناکە هاتووەڵێ ئیشم پێێتە 1 دقە لە کاتێ ناگرم بەس دێمە ماڵەوە پرسیارەکەمێ دێتە ماڵەوە 2 ساعت دانیشێ
ئەمە لە هەر هەموو شتەکانەوە اینجا ڕەنگی داوێتەوە سەر مۆبایلەکە ڕەنگی داوێتەوە سەر فەیسبوکەکە ڕەنگی داوێتەوە سەر ئەو شێوازە ئوسلوبە کامە هەمانە بۆیە تۆ لە دنیادا شتێک هەیە لە کەتەلۆگ ئەڵێ هەر ئامێرێک دروستە بێ هۆشیاری و پەروەردەی لەگەڵدا بکەی اینجا بۆیە چۆن بتوانین بەکاری بهێنی ئێمە ناتوانین شێوازی بەکارهێنانەکەی نە پەروەردەیە نە هۆشیارکردنەوەی خەڵکانێکە جاجگەلەوەی تۆ لە بازارە قساکەی دەنگی خۆی زۆر لە تەکسیداژە دەنگی خۆی بەرزەکاتەوە هەموو خەڵک گوێی لێە لەو بەرجادە گوێی لێە ئەتر مۆبایلەکەی جەرەسێکیدان تۆ لە کەبوونەکە دانیشتوی جەرەسێک لێ دا ئەم جەرەسە بێزارتەکە جەرەسەکە آخر دەنگ کردوتەوە هینیشی جەرەسەکە قەپان ناکات تۆ لە قسەی تەماشایە کە بزانن چی واد لێکە ئەتا یەک دقەوە هەر جەرەسە دەڕوە ئەنج دوای پەنجێ پیانە یعنی ئەم هەموو ئوسلوبە نەکەن لە قسەکردنی هەردوو تەرەفی جەنابە باسیەکەی کار بڵند تاڤەخەنێنی ئێمە تووشی ئەوە بینانی من زوو ئەم قسەیەکەم ینی سیرەکەم دیاردانە زۆر بچووکە بەڵام کاتێکە تووشی شیەکەیتەوە کاتێک کە باسیەکەین ئاوا بەوردی سیرەکەین گرفتی هەر هەمومانە و کەسیش باسی ناکە بەڕاستی ینی بەڕاستی دکتۆر ئیشکردن ینی لەسەر ڕۆشنبیری تاک لە کوردستانە زۆر گرنگە ینی زۆر گرنگترە لەوەی کە ئەم هەموو هەڵای هەیە لەسەر سیاست لەسەر چوزانم گەندەڵی سیاسی حکوومەت چیچی ینی ئەمە خۆمان لەم شتە بەسیتانە منێک بەوەستکەم جارێک یازەی شەو یەکە زیاتر لە 14 تەلەفۆنی لێدا ئەمیش میوانێکە بوو ئیشێکەمە بوو ئلتیزامێک هەبوو ویستم تەواوی کەم جاویدم کە هەڵم گرت وتی ئەڵێ زەحمە نەبی ئۆفیسەکە لەکوێیە ئەگەر بێمەلات ئەوتمە خربوو ئەوەندە جار لێدا دە تۆزێ هەر تۆزێ بۆ خۆت هەناسە بخۆ بۆی هیلاکردبی وەڵا وتیانە ئەتو هەرچەند جەرەس لێ دەگە هەڵی نەگەر زۆر لێدە ئەنجا بێزاری کەنج هەڵەگرێ یعنی ئەوها تێگەیشتووە بەجارێکگە تو هەڵە نەگر 2000 4000 ینی تەماشەی دقەکانم کە لە 1 دقە 3 جار لی داوە ینی لە 5 دقە زیاتر لە 4 جەرەسی لێداوە ینی بۆ خۆی ئەو شتە زەرەرە وا تێگەیشتووە ئەگە تۆ یەک جار جەرەسە لێدا ئەگە هەڵتر ئیجبارێکە هەر جوابارکە جا بداتەوە بەڵام خۆی پێچوانەکەشێتی من لە زۆر کەسم بیستووە ینی لە ڕووی دەرونیەوە واد لێ بە عکسەوە تووشی ڕقەبی هەر جوابینێت جاجاری بە لێشە تووڕابێت دوایی دەڵێ ئەوەندە جەرسم بۆ لێدای بۆ هەڵە نەگەر تۆ خۆ بەچی دەزانی ئەوە من نیشم پێێتە من چارێکم هەبوو دەڵێ بۆچی تووڕە بووی قەرزاریشە دەکاتەوە ینی ئێمە زەن چۆنە یعنی ئەو شوێنە گشتیانێکی هەیە لە هەموو دنیا هەیە لە ناوپاسە لە خەستەخانەیە لە دایرەیە لە شوێنێکەوە تۆ ئەبێ کات بزانی چۆنە دوی نیوە ڕۆقسە تەلەفۆنم بۆکە هیلاک تۆ هیلاک و ماندووی ئیشێکی پێی کار بڵند ینی چۆن لە دۆخی خۆیەوە ئەو خۆی ریلێکسە لە ژوورەوەیە لەبەر سپلیتایتە تۆ ڕەنگە پەنچەر بووبی تۆ ڕەنگە مشکلی ئیشە هەبێت تۆ ڕەنگە لەبەر سووری هەتاوا بی چوزانم ئەو بۆی گرنگ نییە بە شتێکی ترێت تۆ لە کاتی داوامەیان لە کاتی ئیسراحەتێ تەلەفۆن بۆ کاڵێ ئەڵێ ڕقەمێکمانەیە هاوشێوەی تۆ نایکڕی ئەڵێ یان ڕقەمێک یعنی شتی زۆر ئەوەش دێت یان تۆ دادەنیشی دوسێ مەسەج لۆ دێ ئەو ڕقەمە لێدە فلان گۆرانیت بۆ دێ ئەخر ئەمەش لە هەر لە کۆمپانیاکە شتانش بێزارتەکە تۆ بینی چاوەڕی برادێکی نامەیەکە بۆ دێ ئەوە نوکە بۆ دێ نامە ئەەکەیتەوە لە شەریکە هاتەوە ئەو ژمارە لێدە فلان گۆرانیت بۆ دێ ئەو ژمارە لێدە فلان خەونت بۆ لێکە دێتەوە تافان خان من ئەبوو یەکەم جارەوە پێ بڵم بۆچی بەشداریان بەرنمەیەت کردیانی بۆچی مەسەلەن بۆ گرنگ بۆ ئەم دیاردەیە قسەت هەبێ لەسەر لەبەرەوەی ئەرکی هەمومانە کە قسە لەسەر بابەت بکەین کە پەیوەندی بە دروستکردنی خودی خۆمانەوە هەیە لەوانەیە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەەوە دەنگمان زیاتر بگاوە زۆرینەی خەڵک وەکو لەوەی لە ڕێی سۆشیال میدیاکەوە باشە قەت گەیشتویتەوە ئەو ئاستەی کەیتر ئەم پرسیارە لە هەر سێکانەکە باشە من لە خۆشمێکەکەم خۆشم وەڵامەکەت پێڵە یعنی قەت تەلەفۆنێک زۆر جەڕز لیانێک وای کردو مۆبایلەکە بی بەعرزە ناوام لە نەکرا بەڵام یەکسەر ئەو ڕقەمەم بلۆک کردووە باشە تۆ قەت مۆبایلی یاوە بەعرزە ئەوم نەکردو دکتۆر ئەو بلۆکە زۆر خۆشە نیعمەتێکە وەڵا من چکەوەعدم ماکە خۆشم بێڵم وەڵام من یاومە بەعرزە و شکاویشە و دوای شەوە نییە کە ئیتر ئەو پرۆسەی کاتێ چاچی کەیتەوە هینیکەی زۆر خیانی هیوادارم کە زەوە نەکە کۆمەڵی فۆکسپۆپ ئامادە کردووە لێدوانی خەڵک بابزانین بۆ خەڵک ئەم دیاردەیە چۆن فەرق
چی شتێک لە کاتی تەلەفۆنکردنی زەحاستەکە یان چی شتێک بێزار دەکات بەخوای زۆر جارەیە کە تەلەفۆن بۆ دەکە مەوعیدەکە لە بۆ دادنێ دیسان تەلەفۆنش کرد بۆ دەکات و دیسان مەوعیدەکەی دەگۆڕی یان لە حالەتەکە شوێنەکەت مەسەلەن گونجاو نییە لە بۆ تەلەفۆن جوابدانەوە ئەوانە جوابی نادەمەوە دەمێت دوای لە بۆی بکەمەوە کەچی ئەو هەت تەلەفۆن لە بۆ دەکاتن تەلەفۆن زۆر زۆر بێزارن دەکەم مثلا خۆی پێم وایە یەک جار تەلیفۆن بکرێتن 10 دقەیەک 15 دقەیەک کەسەکە ڕابوەستی دەتوانانی کەسەکە دوای لە ئیشەکەی لە بۆی دەکاتەوە زۆر ئاساییە باشە هیچ کات بۆ تۆڕە موبایل بەعردادێک بەخوای بەڵێ ڕوویداوە یعنی زۆر جار هەیە شوێنەکەم گونجاو نەبووە زۆر تەلیفۆنی بۆ کردومە و تەلیفۆنەکەم شکاندووە بڵێ احتیادی هەڵێگرم جوابیانەوە پرسیارەکەم کێیە ینی لەوانەیە شەرتە بیناسم لەوانەشە نەیناسم چکە من لە ئیشم تر عادەتەن کە لە ئیشیت لەوانەیە ڕقەمە لە سیڤیا بێ لەوانەیە ئەو شتانەیانی هەرە بێت تر عادەتەن هەڵێگرم و جوابێمەوە وەڵام کێی تر ئەگەرە ناسرا و يعني بۆ منە بۆ ئیش و شت بۆ جوابێمەوە بزانم چییە یعنی مەسەلەکە و ئەگەر واژ نەبوو احتیادی ئەگەر دوسە جار زیاتر کردیەوە بلۆکیەکەم یعنی بۆ یەکەم جار پەیوەندیەکت بۆ بەیان ژمارەیە کە نەیناسی چۆنی هەڵسکەوتەکەی لەگەڵیە بەخوای یەکەم جاری احتیمالی هەیە ڕقەمەکە ناسراو بێ جوابی نەدەمەوە کە بیکاتە 2 جار جوابی دەمە بەس قسە ناکەم تا ئەو خۆی قسە دەکات ئەو زۆر کات بۆ قسە ناکەی کاکە بۆ قسە ناکەم تۆ تەلەفۆن بمکەوە تۆ دەبی تەلەفۆن ئەلۆ بەڵێ فەرم کاکە باشە چی شتێک بێزار دەکا لە کاتی تەلەفۆن خوا پرسیاری بێمانە لە چی ئەلو فلانە کەسی بڵێ کاکە ئیشم پێێتە چێ جەنابەت چیشت هەیە کاکە چۆن چیشم هەیە ئەو ڕقەمی من لە چێوە گرتووە ئەتو چی ئیشت هەیە لە چێم بەگرتیا ئیشم بە تووە کاکە بۆ ئیشت بم باش ئیشم بە تو چیە ناخیر چجا ڕاستی من دوالمەنەوە تێک هەست تەلەفۆنەوە بشکێنە بەس گەلە جۆرە تەلەفۆن بوومتێن یکی بیۆنیا گەلە پرسیۆڕش مروی کرد برا تو فلان کەسی دەبیجیت ناس ناو کەسم دەبیشێتە بەلێتەوە فلان کەسی ئەو حالەت ڕاستی گەلە سەری من دەبیشتم من یعنی دەبیشتم تو فلانی از بەس فلانینم هەر بشتم تو ئەوی ئەو برادەری وڵای احتیادی سەیری ڕقەمەکەکەم جوابێمەوانە بزانم چێ پرسیاری لێکەم بە ڕێزە چی ئیتر هەڵسوکەوە هەڵسوکەڵام کابرا چۆن تەعاملەکە مناکە چۆن جوابی منە دەگەرزانیم کابرا هەڵسوکەوتی باشیان بە غەڵەت کردوێتی احتیادی جوابێمەوە ئەگەر ژمارەیەک ناسم لە کاتی پەیوەندیکردنە بێگومان بە حکمی ئیشەکانم کە کۆمەڵێک ئیشی جیاوازم هەیە ئەکری ژماری نەناسرا و پەیوەندیم پێوە بکە ناچارم وەڵام بەمەوە کە وەڵامەیەمەوە ئەگەر زانیم پەیوەندی بە ئیشەکەمەوە هەیە یاخود کەسێکە نایەوێ ئیزعاجم کە ئاسایی بە پێویست وەڵامەیەمەوە بووە جەڕسی زۆرم بۆ هاتەوە بەڵام نا مۆبایلم ناشکێنم ئەتوانم تەنها یاخود مۆبایلەکەم سایلنت کەم لە جێیەک داینم کە بێزار نەبم یاخود ئەو پەیوەندی کە بۆم دێ بەردەوام بلۆچیکەم خودێمانی ڕقامت مۆبایلی وەختێم هەواڵێک بن مرۆڤێکی مرۆڤ دێت تەلەفۆنەوەی خازن کرد ئەو تەلەفۆنت بۆ مرۆڤی نەیەن ساکتی ڕقەمە مرۆڤ ناڕاکە توی ڕقەمی و وەکی تێژندەگی تەلەفۆنێکن سەحوارە زیان مەسەر مرۆڤ عردانینە مرۆڤ استیراحەیە تۆ چت کای چنەوەکی وڵات چنە تا شۆنینە ناوڵە ئەوێت چیە ژعاجز بە ڕۆژێکی تقریبا 21 جارە تەلەفۆنامە کرد ئەخیرە من ڕاکردم گوتێ تەخیرەمەمە بیشتم بۆ ڕقەمی خۆ نافرۆشی بۆ من نەخۆی من تەلەفۆن ناخۆ عریدا مشکۆم وەڵا کارە ساتە دکتۆر بە یەک وەکو ینی چۆن لە ئەوڵۆ باسمان کرد با تۆزێک خۆمانە باسیەم دیاردە کۆمەڵایەتیانە بکەین یعنی برادێکم ڕۆژێک تەلەفۆنی بۆ هات ئا مۆبایلەکەی پیشانی من ناوتی کاکە سەیری کە چیم نووسی و نووسرا بوو لەکوێ وتمەوە چێە وتی کاکەەوە خێزانەکەمە یعنی ئەمە پێم وابێ دەردی زۆربەی ژن و مێردەکانە لە کوردستانە ینی یەک لە ئەتوانم بڵێم لە سا هەفتا بۆ هەشتای تەلەفۆنی خانمان کە بۆ هاوسەرەکانیانەکەن بۆ دەستپێکا لەکوێ ئەمە تەندروستە بە هیچ شێوەکە لە ڕووی دەرونی کۆمەڵاتی و خێزانداری تەندروست نییە ژنەکە تەلەفۆن لە بۆ پیاوەکەی دەکە پیاوەکە دەڵ ها چ دەوێت وەڵا سەمون بێنە دەباشە دەی ئەکسەر داخە ئەمە نەشێوازێکی ئەتەکێت و نە ئوسلوبی قسەکردن نە ئادابی قسەکردنیشە لەو شێوەیە یان ئەو ناوەناوە تەلەفۆنی بۆەکە لەکوێی چیەکەی کەی دێەوە چیە خۆی ئەم هەموو پرسیارانە ڕۆژانە تیکرار بۆتەوە ڕۆژانە تووشی مەلەل بووە ئەمە دەبێتەوەی تێکچوونی ئەو پەیوەندیە دروستە لە نێوان دوو تاک لە نێوان ژن و مێرد لە نێوان دوو کەسێکە یەکتریان خۆشەوێت بۆیە زۆر جار هەیە ینی شێوازی مخاتەبەکردن لە بۆ کەسی بەرامبەر
ئەبێ زۆر بە شێوازێکی پەروەردەیان باشە لە بری لەکوێ چی بەکاربێنێ خانمان چی بەکاربێنن ینی لە بریەوەی کە لەکوێ چی دەکەی ینی برادێک وتی تەلەفۆنم بۆ کاڵێ عادەت قەناس وشتە لەکوێی چیەکەی کاکە تەقەم لەکەی جا شتانە زەن چۆنە تۆ ئەزانی ئەجە هەر هاوژینێک بێت تۆ ئەزانی پیاوەکە چۆتە دەرویان ژنەکە چۆتە دەرەوە ئیشێکی هەیە کارێکی هەیە خەسەن ئێمە لەو شارە تر با بڵێن قەڵەبارغی ڕێگا و ترافیک و ئەو شتانە زۆر جارێت تۆ لە کاتی خۆتا ناگەیتەوە ماڵێ ئەتر تەلەفۆنی بۆ کابێنێ و لەناو سیارێ جارێک دووسێ ینی ئەو شتانە تو ئەبێ بزانی چ کاتێ تەلەفۆنەکەی بە چ شێوازێک تەلەفۆنەکەی یان چۆن مەسجێک دەنێری لە بۆ بەرامبەرەکەی زۆر جار وە هەبووە کەسێک هەبووە دوی شەو تەلەفۆنی بۆ من کردووە وتێتی مامۆستا دڵم زۆر توندە من چی بکەم خەوم لێ نەکەوتووە وتمەخر من خەوم لێکەوتووە ڕقم من خەوم لێکەوتووە هەڵسامەوە کەزانەکەشم هەمووی هەڵسا و جەرەس ئەخر دایمەن لە دوای 12 شەو تۆ دڵت خوورپاکاڵەیەکە مردووە خەبەر پێدەن کە هەموو هەڵساون وتێتێ خرما مەسار شتێکم بەسەر بێت تۆ بەرپرسێ چکە تۆ جوابی پرسیارەکەی من نادەیتەوە تۆ لەگەڵ ئەم عقلێتت تعامل بکە و شتێکیش هەیە ڕەنگە ئەو نەخۆش بێ ڕەنگە تووشی حالەتێک کاتێ بێ لەو کاتە پێویستی بە تۆ بێ بەڵام کارەساتەکە لای ئەو کەسێک کە تەلەفۆنەکە جواب بداتەوە جاری وێڵێ مامۆستا 1 دقە ئیشم پێێتە هاتوومەتە دەرس بڵێم هاتوومەتە دەرێ نیو سعات بەسەی کردووە ئەو بە منەڵا لە تۆ ڕاوەستە با قسەکەم تەواو بکەم ئەڵێم کاکە تێگەیشتمەڵێ نا تۆ بوەستە بە پێت بڵێم نازانێت تۆ شوێنەکەت گونجاوە جێگاکەت گونجاوە ئەو کاتە نەخۆشی دەستخۆش تاوانخان تافان پەیوەندی فەرمی و نافەرمی چییە مەسەلەن بۆ نمونە کاک بڵند تۆزێک دەستی خستە سەرەوە و ڕاستیشانی ئێمە هەرێک لێمە لەگەڵ هەندێ برادرمان ڕەنگە ئەم ڕسمیاتانەمان نەبێت ینی من هەندێ برادر با نەڵێن دەروون تۆزێکەوەی هەندێ برادر تەلەفۆنم بۆ کاکسەر لەم چیتەوێ یاکسەر چی بۆ مەسەلەن ئەم زمانە هەمومان بەکارێنین بەڵام لەگەڵ چیە لەگەڵ کەسێکایتر کە زۆر تێکەڵیت پێویست بە سەلام و کەلامیش ناکات بەڵام ئێمە باسی پەیوەندیە گشتیەکانەکەین و پەیوەندیانی کە تۆ نامۆی پێی ینی تەسنیف کراوە ینی با بڵین پەیوەندی فەرمی و نافەرمی بەڵێ ئەکی تۆ دوو جۆر پەیوەندی هەیە ئەمە لە ژیانی ڕۆژانەمانە لەگەڵ خزم و کەس و کارمانە لەگەڵ هاوڕەکانمانەمانە پەیوەندیەکی نافەرمی ئەمانە کەسانێکی زۆر نزیکن لە چواردەوری ئێمن تۆ کە تەلەفۆنەکەی لەگەڵ خوشکە برا و یا خێزانی هەر کەسێکی نزیکی خۆت بە زۆر بە ڕسمیانە قسەی لەگەڵ ناکی چکە ئێوە یەکتریە ناسن بەڵام ئەو کەسانەی کە یا ئەو پەیوەندیانی کە فەرمین کەسانێکن کە تۆ ناناسی یەکەم جارتە قسەیان لەگەڵکی یاخود بەهۆی کارەکەتەوە قسەیان لەگەڵاکەی ئەو چەند ئادابێک و چەند ئەتەکێتێکی خۆی هەیە کاتێ پەیوەندیان پێواکەی بۆ منە تۆ کاتێک بە ناوی شەریکەیەکەوە یان لە دەستگایەکەی لە ڕێکخراوەکەی لە شوێنێکە کارەکەی بە ناوی ئەو شوێنەوە تەلەفۆنەکەی یا جوابی تەلەفۆن ئەیتەوانێ ئەبێت لە پێشا یەکەم شت کە تەلەفۆنەکەی بۆ بەرامبەرەکە و ناوی خۆتی پێ بڵێ من فلان کەسم لە فلان شوێنەوە قسە و لەگەڵەکەم هەمووتان باسی ئەومان کرد کە کات زۆر گرنگە بەلامانەوە ئەبێت لە بەرامبەرەکە و پرسی کاتی ئەوەت هەیە کە من چەند قسێک لەگەڵ بکەم و کە ئەو دەرفەتی پێدایت و پەسەندی کرد کە قسە و لەگەڵکە ئەو کاتە مەسجەکەی خۆت بگەێنی هەر کارێکە هەیە پێ بگەێنی و لە کۆتەیشا بە خۆشی ماڵاوی لە بکەیت و کاتێکی خۆشی بۆ بخوازی بەڵام لەوانەشە لەو کاتەیە ئەو کەسە کاتەکەی گونجاو نەبێ شوێنەکەی گونجاو نەبێ ئاساییە پێتەڵە ئێستا کاتەکەم گونجاو نیە تۆ بڵێ کاتێکی تر پەیوەندی و پێوەکەمەوە یاخود هەر کاتە بۆ خۆت گونجاو بە پەیوەندیم پێوە بکەرەوانێ بەڵام ئەم شتانە لە پەیوەندیە نافەرمیەکانە کەمتر ڕووە ینی تۆ دەست خۆش جوان کاک بڵند پێ دوایە کەس لە کوردستانە ئەوە ئێمە نزیکی 20 ساڵە مۆبایلمان پێ ینی تاریخی تەلەفۆنی نۆرماڵیش کە جاران نۆرماڵیان پێ و دەتوانین بڵێن 50 ساڵ ینی کە بەر بڵاو بۆ ئەو بوو پێ دوایە کەس لە کوردستانە تا ئێستا ئایفۆڕێکی لەسەر چۆنێتی مامەڵەی تەلەفۆن و ئەو شتانە خوێن بێتەوە با من بگەڕێمەوە بۆ یەک نقطەی زۆر مهم کە ڕەبتێکەمەوە بە پرسیارەکەی تۆ باش ئەم کۆمەلگای ئێمە کۆمەلگەیەکی کشت و کاڵیە کۆمەلگەیەکی پیشەسازینی و لە کۆمەلگەی کشت و کاڵیە ئەگەرێمە لە ڕێگ و ڕیشەکەیەوە وردە تا گەشتوینێتە ئەم سەردەمەی کە کراوینێتەوە بەڕووی تەکنەلۆژیایە باشە هەندێک دابوونەریت و بەهی ئێمە هەیە با بڵین کوردەواری یان هی ناوچەکە یان کەلتوری کوردی کە ڕەنگە پێشتر ژیانی باو باپیرانمان لەسەر شێوازێکی زۆر تۆکمە و پابند بوون بەیەکە و زۆر قسەکردن لەگەڵ یەکتریا و کاتیان زۆرتر بۆ بە کوردیەکەی باشە ئەمە گوازراوەتەوە جیر بۆ جێر
ئێمە مادەم باسی گشتی ئەەکەین خۆ ئێمە خەڵکێکی تریشمان هەیە زۆر بە جوانی مامەڵە ئەکا لەگەڵ ئەم پرسە بەڵام ئەمە بە گشتێکی خەڵکێکین لەو چوارچێوەیە نەمانتوانیەوە دەرچین ئەمە ڕەنگی داوەتەوە لەسەر هەموو بوارەکانی تری ژیانمان یعنی لەوانەشا مەسەرەن مەوزوعی مۆبایل و شێوازی پەیوەندیکرد و چۆنەتی پەیوەندیکردن گرنگی پەیوەندیکردن لە بینی دوو کەسایان کۆمەڵی کەسێکا بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە من دەستم بە تۆ ناگایان لە تۆ دوورتری بیان شتێک هەیە خێرایە بابەتێکی خێرایە من بە تۆی بگەێنم ئەو بابەتی فەرمیێکی کە باسی کرد جا ئێمە ئەبێ بتوانین ینی هەموو تاکێگری ئێمە ئەبێ هوشیاری خۆی هەبێ بۆ ئەم مەوزوعە ینی خوێندوانەتەوە لەسەری خۆم گرنگ لەسەر ئەوە نێ خوێندوتەوەیاننا گرنگەوەیە کە من موبایلەکەم بەدەستەوە تەلەفۆن بۆ کەسێکەکەم ئایا چەند پابندی ئەوەم بەدەنگی بەرز قسەی لەگەڵ نەکەم چەند پابندی ئەوەم کە وشەکانم ڕێخست بێ پێشەوەی تەلەفۆنەکەی بۆ بکەم چەند پابندی ئەوەم کە من کەسەکەی بەرامبەر چەندێ کاتی هەیە بۆ من شوێنەکەی وەکو باسییان کرد کەمترین کەس ئەپرسێلەوەی کە تۆ ینی ئیزنی کاتە لێوەرگێ بڵێ کاکە کە ناوەخت نییە کاتەکە گونجاوە کێشەکە ئەوەی حەقەکە ئێم بە خۆم حەق نیان بە بەرامبەرەکەم ینی حەق لای خۆم ئەبینم زۆر جار ڕوویاوە مەسەرم برادێک تەلەفۆنی بۆ ئەوی تر کردو ئەوی تر لە کۆبوونەوەیەکا بۆ نێتوانێت وەڵام باتەوە بەڕاستی لێ عاجز بووە یعنی تۆ بۆ وڵامی من نایتەوە بێوتەوە یعنی من زروفەکەم ئەمە بووە یادی خۆ ئەمە نییە من مەبەستمەوە نیە کە وەڵامی تۆ نێمەوە تێگەشتن نییە یعنی ئێمە بگەینە ئاستێک زۆر طبیعی بێ لامان کە من تەلەفۆنم بۆ کەسێک کریان کەسێک بۆ منی کرد کە وەڵامم نایە و جارێک دوو جار سێ جار هەڵبەت سەبەبێک هەیە ینی هۆکارێکی کە من وەڵامیم کەسە نایەمەوە ئەمە وردە تۆ بێ وشیاری خەڵکیتەوە لەسەر ئەمە لەناو خێزانەوە دەست پێ بکە لەناو قوتابخانەکانەوە دەست پێ بکە یعنی احتیرامی بەرامبەر بگیرێ خصوصیەتی خەڵک بپارێزرێ من هەمیشە باسیەوەکەم ینی میدیا بەشێکی گرنگی ینی لە دنیاە بەداخەوە ینی لە کوردستانە ئەم قسە ناگرێتەوە بەڵام میدیا بەشێکی گرنگە لە تەوەیەکردنی خەڵک و بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری خەڵک بەڵام من بەداخەوە ینی ئێمە ماوەیەکی زۆرە چەند بەرنمەیەکمان کردووە زۆر ینی ڕووناچەکەمان لەسەر میدیا ناپرۆفیشناڵە ناشرینەکانی کوردستانە کە بەڕاستی یەک شاشن بۆ بڵاوکردنەوەی ناڕۆشنبیرکردنی خەڵک ینی من بەرنامەم بینیوە شتم بینیوە مایک بەدەستم بینیوە مایک هاتە دەست یەکێک لە ناو بازاڕاڵێت تەلەفۆن بۆ ژنەکە و کە بڵێ فلانشن بێگومان وایە ینی ئاخر ئەمە ئەکرێت هونەرمەندێک بینیت ئەمەی لەگەڵا بکەیت لە بڕی هونەرمەندەکە خۆی حاضر کردووە بۆ بەرنمەیەک کە فۆرمی بەرنمەکەت ئەمەیە وە کەسێتی معنەوی لە ڕابردووە بەرنمەیەکە مەبوو بەڕاستی ینی بەرنمەکەم فۆرمی بەرنمەکە بەرنمەیەکی فزولی تحقیقی بوو ئەو کەسی کە هاتە ناو بەرنمەکەم و خۆی حاضرە کرد بۆ ئەم شتە بەڵام ێستا زۆر نامەنتەقیە من بە دکتۆر بڵێم من بە جەنابەت بڵێم بەخانە بڵێم عادی تەلەفۆن بۆ دایکە بکە بڵێم شووەکەم تۆ چیەڵێ ینی عادی تەلەفۆن کە بۆ ژنەکە و بڵێ من ژنێکەیەنەوە بەڕاستی ینی ئەمە بەڕاستی من ئەمەیە بەتومی لەسەر وەزارەتی ڕۆشنبیری قسە بکەم لەسەر بەڕاستی حکوومەت یاریمی کوردستان قسە بکەم ئەم هەموو پرسە گەورەیە هەیە ئەم هەموو ڕاوێژکارە هەیە لەسەر نەوت و نازانم چی و چی ینی تکایە کۆمەڵی ڕاوێژکار کۆمەڵی خەڵکی بە ئەزمون یەک و دکتۆر با لە سێکتەرەکانتان نابێت کە ینی کۆنتترۆلی ئەم شاشانە بکەن کۆنتترۆلی ئەم خەڵکە ئەتوانم بڵێم کەم ئەقلانە بکەن کە ئاوا مامەڵە لەگەڵ شاشە و ئاواش ئەجێزرێتەوە بۆ خەڵک بەڕاستی بەتەکیت کاک دەبێت ئێستا زۆر جارێ ئەو میدیانەی کە تۆ باسە کردووە ساعت هەفتی ئێوارەیە خەڵک دانیشتۆ نانەخوا فلیمێکی تونند و تیژی لێ ئەدات ڕاست تۆ زۆربەی کەناڵەکان ئێستا هەمویان لای من هەیە ینی وەکو دراسی نفسی فلیمی تونند و تیژی ئەخر ساعت ساعتیەکی شەو باسی مەطعەم دەکا و باسی ینی هەموو شتەکەم پێچوانەی یەکترە ئێستا 8 کەناڵیان کە دەبێتە ساعت 6 دەبێتە ساعت حوت فلیمی تونند و تیژی و سیسەرکە دێ ئینسانە خوا و ئینسانە تێکەچێ ئەو دانیشتۆ ئێمە بەس تەنها لە کاتی ناخواردن و لەسەر سفرە کۆ ئەبینەوە مناڵەکان و دایک و باو لەسەر سفرە کۆ بێتەوە دوو قسەی خۆش بکە ئەوە چێ فلیمێکی تونند و تیژی لێدا ئەی کاتە هەواڵەکان هەمووی ناخۆشە جا ئەم میدیای کە تۆ باسی دەکەیتەوە ئەم بەرنامانێک کە باز دەکرێت یعنی فەلەن میزاجی ئینسان ئەمە سقوتی میزاجە ئەمە ئینسانە ببرە تۆزێک بابەتەکەمان دوو لەسەر تەلەفۆن بزەبت ئەجا ئەمە مەبەستە ئەوەیە کە ئەویشتە ئەسیراتی خۆی هەیە کە و خەڵکەش کە دانیشتووە کە میزاجی تێکچوو کاتێک کە تەلەفۆن بۆ یەکێکی تر دەکا ئەو میزاجەی نییە حسابی بەرامبەرەکەی ناکە لە چ کاتێکەوە تەلەفۆنی بۆ ئەکاو چۆن تەلەفۆنی بۆ دەکا من باسی ئەوەم کرد هەر تەلەفۆنێک لە 1 دقیقە زیاتر بێت
تەسیراتی لەسەر خانەکانی مێشکەیە تاسیر لەسەر سەرەتان دەکات تووشی جەڵتەی دەماغی دەکات تووشی تەشەموعی خانەکانی مێشک دەکات تووشی لەبیرچوونەوەی دەکات تووشی هیستریای دەکات تووشی حرکاتی لایرادی دەکات تووشی هەڵچوونی دەکات یەک کۆمەڵ کە 12 حالەتی سلبیە لەو ئینسانە دروستە بێ لە یەک دقە زیاتر بێ کابرا ئەوەکەی بەگوێ وەناوە باسی عەش و قڕوشی دنیات بۆ دەکات وەکو تۆ بەڕێز لە بەرنامەکە باس کرد ئەڵێ چی هەیە چی نییە لای ئێوە لای ئێمە هیچ لە گۆڕێنی ینی باسی بارانەکە باسی بەفرەکە باسی مۆدیلی سیارە و سیارە وایە ئەمانە هەمووی شتی یان لەگە ئافرەتێک لەگە ئافرەتێک باسەکە لە دڵمەی پێدادێت تا دەگاتە مۆدیلی جلوبەرێک تا دەگاتە شودانی کچەکەی و زێر هەموو شتەکان هەمووشی دووبارەیە ئەمە تەکێتە حتمما پاڵنەرێکی هەیە کە سوۆشال میدیا ناتوانانی وشارت کاتەوە سیستەمێکی کۆمەڵایەتی نییە سیستەمێکی هۆشیاری پەروەردی نییە بە تاکید وە ئەمانە هەموو پاڵنەرێکن بۆی تۆ میزاجی دەرونی و کەسە تێک بچێت کە میزاجی تێکچوو هەم بەم میزاجە نەخۆشە تەعامل لەگەڵ تۆ دەکات هەم بە میزاجە سەخەتە تەعامل لەگەڵ کەسێکتر دەکات کامێرێکی داناوە دوو لە ڕووی هەموو ئینسانێ دوو لە ڕووی هەموو ئاژەڵێک کامێرێکی داناوە لە دیار تاژی و سەگ گوشتیوە گۆرانی مەسەری خاڵقی لێداوە ئەوەی کە باسی سروشت و باسی جوانی دەکات 2 ساعت ئەو کامێرە هەر ئەوە پیشانەدا ئەخەمەکەی میزاجە ئەمەکەی شتە ئەم کەسێک کە تەماشایەوە کە ئەم میزاجێتیە کە چێ سەقەتە بێ وەکو وایە تۆ بەناو زێرابێکە ئەڕۆی بۆنێکی ناخۆشە دەموچاوت تێک هەڵ دەرچێت هەر ئەم دەموچاوە چێتە لای برادێرگەڵۆ بووە دەموچاوت پێکداداوە ئەمەش تەسیر دەکات دانیشتۆ کابرا باسی ساوار کوتانەوە دەکات بەفر پیشانەدا گۆنانێک بەفرباری ئەوانە پیشانەدا ئەمە لە چێ و ئەمە یعنی ئەگەر دیاردەوردانی ئەم کۆمەلگەیە هەتا خۆشتی وردە گەورەترە بێت و میزە ئەگە تۆ لە وردەکانەوە دەست پێنەکەی ناتوانانی بگەیتە گەورەکانەوە هەل لە دەمروسێکەوە دەستە بریندارە بێ اینجا ئەبێتە دەستخۆش بەبستەکە باسی میدیات کرد زۆر گرنگ بوو ئێمە هەموو پەیوەندیەک پەیامە ینی پەیوەندی کەسی بێ پەیامە لە بینی دوو کەسە بەڵام بکێتە سەر موئەسسەیەکی گەورەی وەکو میدیا کە کەناڵێکە پەیامی گشتی ئەگوازێتەوە پەیامی کەسی کە لە بینی تەلەفۆنی دوو کەسا بێ مەرج نییە سنوورداریکی بە کۆمەڵێک پێوە لەبەروی کەسەکەیە بەڵام پەیامی میدیایی ئەبێ سنووردار کرابێ بە کۆمەڵێک پێوە لەبەرەوەی تۆ مخاڵتەبەی تۆ کۆمەلگایەکە و ئەم کۆمەلگای خەڵکیەکەی لاوانێ تۆ قدوە بیلای ئەو سەری تۆکە لە تۆشە دوورەگرێ کە تۆ ئەم پەیامەت بە هەڵە نارد وەکو مامۆستا ئیشارەتی پێە ئەمە ڕنگدانەوەی سلبی ئەبێ لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا دوای ئەوە دیاریکردنی بەرنامە یعنی بەرنامە ئێوە کەناڵێکن بێگومان بەسەر بەشی بەرنامەتان هەیە بۆ ئامادەکردنی بەرنمەیە کۆمەڵێک پێوە هەیە بێت تۆ پێیان تێپەڕی و کۆمەڵێک فیلتەر هەیە پێویستە من باسی سانسۆر ناکەم باسی فیلتەرەکەم ئەم فیلتەرانە تۆ ئەبێ پێیان تێپەڕی اینجا تۆ بینی پەیامێک دروستکەی ئەم دامەزراوە گەورانی کە لە دنیای ئیشەکەن هەمووی بۆ ئەو ئیشەکەن لە نەتیجە پەیامێک بن بە خەڵکەکە یەک نوقتە زۆر گرنگە و ئیشارەتی پێ بکەم کە ئێستا پەیوەندی تەلەفۆنی لەوە گوازراوەتەوە کە مۆبایلێکی یان بەسەر خەتی نۆرمال بێ ئێستا سۆشیال میدیا و دیجیتال میدیا بە تایبەتی لە ڕێگەی واتساپ و لە ڕێگەی ڤایبەر و لە ڕێگەی ماسنجەر و لە ڕێگەی تەلەگرام گرفتەکەی گەورەتر کردووە کە بەلاش بووە جاران باش بوو جاران تۆزێک سنتەکە کەم بووەمانە کابرا بە دوو کەلیمەی بڕانەوە بەڵام ئێستا جا ئێستا کێشەکەوێ فراوان بوو جاران مەسەرەن من بە مۆبایلێکە توانم لەگەڵ مامۆستایان لەگەڵ خانمە بەس قسە بکەم دەنێک بگوازمەوە ئێستا بە ڤیدیۆ ئەتوانی بینێری ئێستا ئەتوانی مەسەر من ڕسمێکە بینم نووسینێک ئەبینم بە دڵم نییە یعنی تۆ داخی دڵی خۆی لە ڕێگەی ماسنجەرێکەوە بە نامە بە قسەی ناشرین تەشیرت پێەکە ئەچشتت لەگەڵەکە باسی شتێکی باشترێکە ینی هەندێک جار هەندێک بەڕێز کە پەیوەندی و پێواکە یەکسەر بە ڤیدیۆ پەیوەندیەکە ینی من کۆمەڵی ئەپلیکیشنم من تۆزێک لە سوۆشیال میدیا و شتا باش نیم ینی ڕۆژێکیان ڕقەمێکات و خۆشم بووم ینی نەمەزانین چی بکەم خەریب و فرێمەیە ئۆکەی ناک هەر نەشمەزانی ئەپلیکیشنەکە چییە بەڕاستی دوای سێرم کرد بە ئینستاگرامیش بە ڤیدیۆ تەلەفۆنە کریانی یەکسەر حەقی وایە بەخۆی چۆن لەگەڵ ئۆکەی و کرد ڤیدیۆ لەم حەقا نایە بەخۆی کە حەق ئایا بەخۆی یی تۆ چه حەقێکت هەیە مەسەرەن وەکو تافانخە باسی کرد تۆ جارێک نووسی سڵاو 4 جارە نووسی 50 جار بۆ ئەنووسی سڵاو ئەگەر ینی قسەیەکە هەیە بیکە و ببرێتەوە شتێکی تر هەیە ینی لەناو سۆشیال میدیا شتێک زۆر ئاسانکاری بۆ کردووی مەسەن من نامەیە گەنێرم بۆ جەنابەت سین ئەبێ لە ژێرەوە ینی خۆ دیارە من بینیمە کە وەڵامم نایەتەوە دیارە نامێ وەڵامە دبەمەوە یان کاتم نییە وەڵامە دبەمەوە یان لە کاتێکی ترا وەڵام تێمەوە یعنی ئەمە ئیسرارکردنە ئەم ئیزعاجکردنە
هەندێک جار لە سنوور دەرەچێ مەسەرەن گۆکتێکی تۆ مۆبایلەکە تشکان و لەسەری ئەرەوەڵ ئەمە ڕاستگۆ بینە بەسەراحەت یعنی ئەمە وەکایت ئەو بەڕێزش لە دوهۆکە هەروای و دوتی سێ جار تەلەفۆنی بۆ کردو دوای هەڵم گرتوتمە چیتێکا کەوتێتی ئەو ڕقەمە و نافرۆشی مۆبایلەکەم شیرازە تێکەیە شیرازە تێکەیە بەڕاستی شیرازی نەفسی تێگەیە شیرازی خێزانی تێکەیە شیرازی کۆمەڵایەتی تێکەیە من پێم وایە ئێستا ئەگەر وەکو ڕۆژنامەنووسێک ڕائێکمە بێت من پێم وایە ئێستا لە کوردستانە ئێمە باسی ئەم ناوچەیەکەین مۆبایل با بڵێن تەلەفۆن و بەگشتی سۆشیال میدیا ئەو ئەرکە نابینێ کە بۆی دروست کراوە یعنی بەڕاستی فەرمووتافان تەسەوڕەکەم زۆربەی ئەم شتانە کە خەڵک ئەوەنە پەیوەندی و پێوەکات بەبێ سەبەبەکەی بێ ئیشی بێ بیر لەوە کاتۆ خۆی بێ ئیشە کاتێکی زۆری هەیە وازانە بەرامبەرەکەشی عینەن شت کاتی هەیە ئەگەر وردە ئەم شتە تەوعیە بدرێ بە خەڵک کە احترامی کات بگیرەوە بە قسەی ئەخیریش وەخت تۆزێ سەریع بەرنامەکە باشە ئەخیر قسەشم لەسەرەوە بێت نەنە ساحەتی خۆ دۆرگرە بەس بۆم کە بە ئاخیر قسە ئۆکەی وڵی کاک دەڕون هەموو قسەکانە لێ تێکەڵ باشە باش وتێ با بنی یارمەتی و بە موتێ کابرا لە خۆی بێ ئیشە ئەوێ تەلەفۆن بۆ تۆ بکە فراغی خۆی بە تۆ بکاتەوە اینجا لە شوێنێکی تریشە مەسەلەن لەبەروی پەیوەندی تەلەفۆنی بەرامبەرەکە و نابینیت تۆنی سەوت زۆر تەسیری هەیە لەوەی بەرامبەرەکە و چۆن وەڵامە باتەوانێ لە ڕێی تۆنی سەوتەکەەوە دەرەکەوێت کابرا تووڕێ هادئە بە تۆنێکی ڕێکوپێک قسە بکەی بە هادئی قسە بکەی بۆی بەرامبەرەکەش تووڕانەکەی ئەوە زۆر گرنگە کە پەیڕۆ بکرێت لە کاتی پەیوەندیە دەسەکانی خۆشبیانی ئەو تۆنش ڕاستەکە مووی مەکابراڵێ چۆنی تۆش نازانین یا بێ بڵێ چۆنی بڵێ بە ناسکی جوابیتەوە هەروەی بە وەکو خۆی جوابیتەوە هەروەی دکتۆر تۆ قسەکانێ بۆ ئەخیردانێ کاک بڵند قسەی ئەخیرم بۆ بەس بە کورتی پێم بڵێ بە کورتی پێش قسەی ئەخیرێ بە کورتی پێم بڵێ ئەوەی کە ئیبینی نێسا لە کوردستانە پێ دوایە ئەم دیاردانەی کە ئێمە ترا وردە دەستی بۆ بینۆمانە پێم وا بێگەر نیەتمان چارەسەرکردن بێ قورس نییە ینی وێسا لەم بەرنامەیە ئەگەر خەڵکێک تااقەتی خوێنەوەی کتێبێکیشینە بێ سەری چەند بەرنامەیە بکات تۆزێک ئیتر بەخۆیان ئەچێتەوە بەڕاستی چارەسەرەکە لە تاکەوە دەست پێکات چۆن ئەوەی ئەم بەرنامەیە بینێ با سەمپڵێکی بچوو وەرگین ئەوەی ئەم بەرنامەیە بینێک لەوانەیە توانی بێتمان بەگەر بەنسبێکی کەمیش بە کاریگەری کوێنە سەر کۆمەڵە کەس ئەو کۆمەڵە کەس ئەگەر بتوانن لە پەیوەندی ڕۆژانەکەی خۆیانە فیدباکێک وەربگرن بۆ ئەم قسانەی ئێمە بتوانن ڕەچاوی هەندێک لەم خاڵانە بکەن ڕۆبکە خەڵکەکانی تر کە تەلەفۆنیان بۆکەن شتێک وەرئەگرێتتر گۆمەکە ئەشڵەقێ یعنی خۆ هەموو پرۆسەیەکیش هەموو پرۆژەیەکیش هەموو بەرنامێکیش لە هەنگاوێکە دۆستپێکە و با خەڵک یعنی خصوصیت و احترامی کەسایەتی خۆی بگرێ لە کاتی تەلەفۆنکردنا پێش ئەوەی هی بەرامبەرەکەی بگرێ و من وەکو دوا قسە ژەگەر قسە بکەم هێشتنەوەی ئەم نەوع دیاردانە و قسە نەکردن لەسەری بەرەو ئاراستێکی ترمانەبا لەوانەیە با بڵین بە جۆرێکی تر زەقتر ببێتەوە بە جۆرێکی تر کاریگەری سلبی دروستکە لەسەر خەڵک هەموو دیاردەیە کە بزانین نەشازە نەشیاوە قسەکردن لەسەری بێگومان ئامانجی خۆیە پێکێ و هیوادارم ئیتر خەڵک لەمە دووە کە پەیوەندی کەسێتی خۆیانە پەیوەندی گشتیانە پەیوەندی تەلەفۆنیانە ڕەچاوی بارودۆخ و زروف و کەسایەتی بەرامبەرەکانی خۆیان بکەن بۆی ئەوانیش لە نەتیجە کە تەلەفۆنیان بۆیەوە ڕەچاوی خۆیان بکرێت دەسەکانە خۆش دکتۆر بە شێوازێکی گشتی تەکنۆلۆجیا بۆ خزمەتی مرۆڤاتی دانراوە کە تۆ چۆن بە چ شێوازێکە زۆرترین سوود لە تەکنۆلۆجیا دەبینێت بەڵام ئەو کەسێک کە بەکاری دێنێ ڕەنگە بە شێوازێکی نادروست یان بە شێوازێکی ناهۆشیاریەوە بەکاری بێنێ ڕەنگە یان ئەو هۆشیاری نەبێت ڕەنگە ئەو خەڵکانە خراپ نەبن کابراکی لادەی لە کاتژمێر دوی نیوەڕۆ تەلەفۆنەکات یان کەسێک لە ڕێگا فیت پەمی سوتاوە و سیارەکەی ئاتڵویان دامێکی کردووە و تەلەفۆنەکە ڕەنگە و خەڵکە وها خراپ نەبێ بەو شێوازە کە لاوەکان هەیە بەڵام یەکش زۆر زەروریەکە ئێمە باسی بکەین هەموو تەکنۆلۆجیات پێویستی بە ڕاهێنان هەیە چۆن ئەو خەڵکە ڕاهێنین ڕاهێنان چۆن لە ماڵێکە گەردایک و باوکێک لەگەر مناڵەکانیان وتیان هەندێک وشەی جوانیان بەکارێنە وتیان تکا دەکەم زەحمە نەبێ بە یارمەتی خۆت یارمەتی هەیە بێمەیرە ئەگەر ئەو شتانەی لەگە مناڵەکان بەکارهێنا مناڵەکانیش و یا خەڵکیش تریش لە تەلەفۆن لەگەڵ ڕاستی تر بەکاردێنێ من تەلەفۆن بۆ تۆکەم ئەڵم یارمەتی هەیە قسە بکەم یان تکا دەکەم یاخود داوای لێبردوونەکەم یان خەجاڵەتم یان تۆ کاتت هەیە تۆ ئەگەر ئەو دەستەواژانە لە ماڵ بەکار هات لە قوتابخانە بەکارات مامۆستا لەگە تەلەبە بەکاری هێنا لە چویتە پرزگەی دایرێک و پرزگەکە
وتی فەرم تکا دەکەم دانیشە تا کارت بۆ جێوەجێکەم نەک تۆ بچیتە پرزگەیەک و ئەو خەریکی پۆبجێ و جوابی سەلام نەداتەوە بۆی لە تەلەفۆنەکەش هەمان ڕنگدانەوە دەسەکانی خۆش ڕاهێنانە لە هەمومان پێویستە ئەو ڕاهێنانە بکەین ئەو وعیانە بکەین بۆی بتوانین چۆن تەکنەلۆجیا لە خزمەتی خۆمان بێت نەک بۆ شکانی خۆمان بێت دەسەکانی خۆش بێ منیش لە کۆتایی بەردامەکەڵم ئەم دیاردانی کێمە باسیەکەین بە بۆچوونی هەندێک خەڵک بەر لەوەی دەست بین بە دیاردەکە پێیان وایە ئەمە دیاردەی زۆر بچووک و ئێمە بێ هەر باسی نەوت بێ باسی حکوومەت و گەندەڵی ئەو بێ بەڵام ئێمە وەک کەمیشە دووبارەیەکەمەوە قسەیەکە ئێمە وەکو تیمی دەروون و دیاردە و کوردستان 24 زۆر ئیشی ورد لەسەر ژێرخانی کەلتوری ژێرخانی ڕۆشنبیری ئەم وڵاتاکەین چکە ئەگەر هەتا تاچی ڕۆشنبیر دروست نەکەین ناتوانین شتی گەورە بکەین لە کۆتاییان بەرنامەیە منەڵێم شتێک ئەگەر کاچ کەسێک بینەریەم بەرنامە بوو بێ شتێک وەرگێلەوەی کە تەندروست نییە تۆ 25 تەلەفۆنەکەی بۆ من لە یەک کاتە یعنی هیچی تێ ناچێت تۆ مۆبایلێ بەدەستەوەی نامەیەک بنووسە بڵێ کاکە فلان کەسم تکایە پەیوەندیم پێوە بکەرەوە ئەگەر قرار بوو من قسە لەگەڵ جەناب تا بکەم پەیوەندی و پێوەکەمەوە و ئەگەر قراریش نەبووی تر ئەگەر نەک 25 تەلەفۆن 50 تەلەفۆنیشکەی من هەر هەمان هەڵوێستمە بێ لەگەڵ تا بۆیە تکایە ینی مۆبایل و تەلەفۆن و قسەکردنی ڕۆژانە پەیوەندی بە تاکمانەوەی لێرۆ بە خێزانەکانڵم نامەیەکی زۆرم بووە تۆ لەلایەن هاوسەرەکانەوە تکایە واز لەوە بێنن ینی ئەم مۆبایلە مرکزێکی ئەمنیە ینی بۆ بە مرکزێکی شورتا بەسەر پیاوانەوە ینی لەگەڵ تەلەفۆنەکە هەر هەڵێگرێ نەچۆنی چاچێک یەکسەر ئەڵەی لەکوێی تکایە پەیوەندیەکان لەوە قوڵکەنەوە کەیتر بە خۆشەویستیەوە ئەمێرانە بەکاربێنین بزانین ئاستی ڕۆشنبیریمان چیە بۆ بەکارهێنانی ئەو مۆبایلە نەگۆی کە بگاتەوەی ڕۆژانە بچۆ بۆ دوکانی مۆبایلەکان ڕۆژانە 100 مۆبایلێت کەشکاوە لە ئەنجامی ئەو جۆرە لە قسەکردنە هیوادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش دکتۆر جانەسێت